سلااو سلەیمانی ئەڵێم سلااو سلەیمانی ئەوە احتیاتە هەڤاڵان پێشەوەی دەست پێ بکەین پرسیارێکم هەیە ڕەقەمێک هەیە کە بۆ عێراق زۆر گرنگە کە بۆ کوردستان زۆر گرنگە دوو زۆر بەخێر بێن هەڤاڵانی عەزیز جارێکی تر سڵاو بۆ سلەیمانی سڵاو بۆ کوردستان سڵاو بۆ عێراق هەڵبژاردنە ببوورەوە برادرانم هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقە یەکسەرە چمە ناو مەوزوع یەکسەر هەندێکتان گلەییتان لە من کردووە و دووتانە ئەم حزب و ئەو حزب قساکەن جواب بەرەوە جواب بێمەوە ئێمە نەیارمان نییە ئێمە دوژمنمان نییە بەڵام منافسێکمان هەیە منافسێکی زۆر بەقووەت پەلەمەکە حزبێکە کە شۆڕش ئەو کردی حزبێکە کە سەدامی ڕووخاند حزبێکە کە کوردی ئازاد کرد حزبێکە کە کوردی بە دونیا ناساند حزبێکە کە توانی برینەکانی کورد و خوشک و برای عەرەبەکانمان چاکاتەوە حزبێکە کە ئەڵقاعیدەی ڕووخاند حزبێکە کە داعشی کاول کرد حزبێکە لە هەڵبژاردن دوای هەڵبژاردن بۆ پێشەوە ئەڕوا حزبێکە کە کەرکووکی ڕزگار کرد دوو جار ئەڵێم دوو جار ئەو حزبە یەکێتی نیشتیمانی کوردستانە تاقە منافسی ئێمەیە چەند دەنگمان هێنا جارەکەی تر ئەم جارە ئەبێ زیاتر بێنین چەند کورسیمان هێنا جارەکەی تر ئەم جارە ئەبێ زیاتر کورسی بێنین گوێ لە کەسی تر مەگرن لە کەسی تر هیچ منافسی ترمان نییە هەر خۆمانین ئەمە حیدانە ئەمە حزبی ماڵە قوڕەکانە ئەمە حزبی قارەمانەکانە حزبی کەمەندامەکانە
لە بیرتان نەچێتەوە ئێوە نوێنەری کێن. مام جەلال هەموو قارەمانەکانمان چاوەڕێی ئێوەن، چاوەڕێی ئێوەن عێراق بۆ پێشەوە بڕۆین و پێمان نەکرێ ئەم هەڵبژاردنە زۆر گەرمە. زۆر گەرمە. یەک مەوزوع هەیە لەم هەڵبژاردنە هەڤاڵانی عەزیز، یەک مەوزوع حەق و حقوقی ئێوە لە بەغداد. هەرەوەیە، بەڵام ئەوە کەم نییە، ئەوە زۆرە. کێ ئیشەکە بۆ کوردستان لە بەغداد؟ کێ ئیشەکە بۆ کوردستان لە بەغداد؟ کێ دەستوری عێراقی نووسی؟ کێ عێراقی ئاشت کردەوە؟ کێ دووشەمە لە تێرانە و چوارشەمە لە واشنگتنە؟ خوشک و برا عێراقیەکانتان زۆر جار قسەکەن، باسی چه حزبێکی کوردستانەکەن؟ بەخوا داوای لە بدونتا لێکەم، باش گوێم لێ نییە. هەڤاڵانی عەزیزیم، ڕۆ ئێمە دەست پێەکەین لە سلەیمانیەوە هەتا بەغداد. ئەوەی کە ئێمە ئەیکەین ئایندەی هەموو عێراق ئەگۆڕێت. یەک هەدەفمان هەیە، هەدەفەکەی ئێمەش خزمەتە، خزمەتی خەڵکی کوردستان، خزمەتی خەڵکی عێراق، بێجیاوازی بە سیاسەتەکەی جەنابی مام جەلال. ئێمە وەکو لایەنی تر ناکەین. ئەمڕۆیەوە بۆ حکوومەت ئیشەکەن، وانییە؟ غەڵەتە. حکوومەتە بێ بۆ ئێوە ئیش بکات، حکوومەتە بێ خزمەتی ئێوە بکات. یەکێتی نیشتیمانی کوردستانە کە هێزی ئێوەیە لە بەغداد. سەیری کەرکووکەن ئەمڕۆ، مقارنەیکەن لەگەڵ 4 ساڵ پێشەستە. کاکامەداگیر سێنەندۆم تەقی. ئەڵێم یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە ئەمنیەتی ئێوە ئەپارێزین، ئەمنیەتی دهۆک ئەپارێزین، ئەمنیەتی بەسڕە ئەپارێزین، بە یەک چاو سەیری هەموو یەکەین. بۆیە ئێمە خۆشەویستین، بۆیە ئێمە دەنگمان ئەخوا لە بەغداد. چیمان پێویستە ئێمە؟ بەسیترین شت معاشمان پێویستە، موچەمان پێویستە. بۆ مەکتەب لە بەغداد دەکرێتەوە، لێرە ناکرێتەوە. بۆ تەلەبەکانمان ئیشەکەن و دوای ناتوانن بڕۆن لە شوێنێک دەوام بکەن دوای ئەو هەموو ساڵە خوێندنە. بۆ ئەمە قورسە. هەلی کار نییە، کارەبا وەک پێویست نییە، خزمەت وەک پێویست نییە، کەمەندامەکانمان بەتەمەنەکانمان وەکو پێویست خزمەت ناکرێن. بەرنامەی یەکێتی نیشتیمانی کوردستان عەکسکردنەوەی هەموو ئەم شتە سەقەتانەیە کە چەند لایەکی تر ئەم چەند ساڵە کوردستانیان توش کردووە و هەر بە ئێمە ئەکرێت. حملەی ئینتیخابات لێرە دەستی پێ کرد، لە بەغداد تەواوە بێت. خەباتەکەین بۆ کوردستانێکی باشتر، کوردستانێکی بەقووەتر، کوردستانێکی بەهێزتر. قوربانت بم.
ئێمە یەکێتی نیشتیمانی کوردستانین، ئێمە وعدی خۆمان جێبەجێەکەین، ئێمە کە پێتان ئەڵێین شتێکەکەی نەیکەین. باسی کوردستانێکی یەک ڕیزەکەم، بەڵام ئێوە پرسیارتان هەیە، پرسیارتان هەیە ئەگەر باسی کوردستانێکی یەک ڕیزەکەی بۆ حکوومەتی هەرێم دانەمێزراوە. ئەوە پرسیارە وانییە؟ قەت حکوومەتێک دانامەزرێت لە ئەم کوردستانە تا ئێمە دڵنیا نەبین ئەو حکوومەتەیە کە غەڵەتەکانی دووبارە ناکاتەوە و مەجاڵە داد بە ئێمە خزمەتی ئێوە بکەین. نۆی کەم بەخێر بێ کاک جعفەر. ئەمڕۆ کوردستان مقارنە بکەیت لەگەڵ 20 ساڵ پێش ئێستا باشە، بەس وەک پێویست نییە خۆتان نەزانن. ئێمە نامانەوێت سبەینێ لە ئەمڕۆ بچێ، پێویستمان بە گۆڕانکاری جددیە، پێویستمان بە گۆڕانکاری کۆنکریتیە، پێویستمان بە بەرنامەیە، پێویستمان بە یەک ڕیزیە. خۆشبەختانە هەموو ئەو شتانەمان هەیە، هەر دەنگەکە ماوە. 4 ساڵ پێش ئێستا من قسەیەکم کرد، هەندێک کەس تێنەگەیشتن لە قسەکەم. وتم لەسەر مەیتی مردووی من، لەسەر مەیتی مردووی من غازی کوردستان وەکو نەوت ئاوها پرۆگرامەکەی کاولە بێ و جێبەجێمان کرد. و ئەمڕۆ لەژێر مراقەبەی چەند لایەنێک ئاخری مەلەفی نەوتیشمان ڕزگار کرد. نەوت ئێستا بە بۆریەکە ئەڕوا، عێراق ئاگای لێتی، ئێمە ئاگامان لێتی، ئەجنەبیەکان ئاگامان لێتی، بەسە گیرفانتان زۆر پڕ بوو. قسەکانم هەر بۆ یەکێتیەکان نییە، قسەکانم بۆ لایەنەکانی هەموو حزبەکانە. یەکێتی گەنجان، یەکێتی گەنجان. دووبارەیەکەمەوە قسەکانم بۆ هەموو عێراقە. خۆتان نەزانن کێ هەمووتان بە یەک چاوە بینێ، خۆتان نەزانن چ حزبێک حزبی جەنابی مام جەلالە، خۆتان نەزانن چۆن لە کەرکووک ئیمڕۆ پێشەوەی خزمەتی کوردەکان بکەین خزمەتی هەموو لایەنەکانی ترەکەین. 70% عێراقی دەنگ نادەن لە ئینتیخابات. داواکەم لە ئەوان سقەیەکتان هەبێ بە ئێمە، هەوڵێک بدەن بۆ دەنگ بە یەکێتی نادەن. هەر یەکێتیە کە قەت عەزیەتی ئێوەی نەداوە، هەر یەکێتیە کە قەت خراپ نەبووە لەگەڵ ئێوە، هەر یەکێتیە کە قەت درۆی لەگەڵ ئێوە نەکردووە. خەڵکی عێراق، خەڵکی کوردستان دەنگ بن بە یەکێتی نیشتیمانی کوردستانی مام جەلال. ئێمە عێراقێکمانەوەی کە بە قووەتە، ئێمە عێراقێکمانەوەی کە یەک ڕیزە. عێراق هی هەموومانە، هی کوردە، هی سوننەیە، هی شیعەیە، هی تورکمانە، هی یەزیدیە، هی کریستیانەکانە، هی زەردەشتیەکانە، هی هەموو نەوعێکە. پرۆژەمان هەیە بۆ زدی گەندەڵی، نە لە ئێرە، لە عێراق. پرۆژەمان هەیە بۆ سەرویسی بەسیط، نە بەس لە ئێرە، لە عێراق. پرۆژەمان هەیە، نە ئەمەیان ناڵێم، ئەمە هەڵەگرم بۆ شوێنێکی تر، نایڵێم. ئێمە واقعین هەباڵان، ئێمە واقعین. نەنە باوەڕم پێ بکە شەقەکە لەوێ باشتر ئەڕوا، خەمن نەبێ. کێ
ئەوێرێ ئەوە بکا کە یەکێتی کردوێتی؟ Who dares؟ کەس ناوێرێ ئەوە بکایە کە یەکێتی کردوێتی. کێ ڕۆژانە شەڕەکە بۆ خەڵک؟ کێ شەڕەکە بۆ براکانمان خوشکەکانمان لە سووریا؟ کێ مەتاڕەکەی داخرێ لەسەر کوردایەتی؟ ئێمە لە تەهدیدەکانتان ناترسین؟ ئێمە لە بەرنامە ناشرینە ترسنۆکەکانتان ناترسین؟ ئێمە لە خەبات ناترسین؟ ئێمە لە هاتوچووی دنیا ناترسین؟ ئێمە لە داعش ناترسین؟ ئێمە لە قاعیدا ناترسین؟ کێ ئەوێرێ؟ یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوێرێ. Who dares wins. ئەوەی ئەوێرێ ئەو براوەیە. ئێمە ئەوێرین، ئێمە براوە ئەبین. وعدم داوە زۆر قسە نەکەم، خەریکە قسەکانم تەواوە بێ. ئاخر پەیامم بۆ ئەمانەیە. ئەمانە نوێنەری ئێوەن، نوێنەری کوردستانن و نوێنەری عێراقن. ئیشی ئێوە یەک شتە، ئیشی ئێوە ئەوەیە بڕۆن بۆ بەغداد خزمەتی کوردستان و عێراق بکەن، خزمەتی گەنجەکانمان بکەن، خزمەتی ژنەکانمان بکەن، خزمەتی کەمەندامەکانمان بکەن، هی ماڵە شەهیدەکانمان بکەن، هی زیندانە سیاسیەکانمان بکەن. لە هەمووی گرنگتر ئەمڕۆ ئەم جیلە تازەیە کە خۆشبەختانە ئەم ژوورەیان پڕ کردووە، چونکە دەزانن ئەوەی کە ئەوێرێ کێیە. بەخوای گەورە بڕۆن بۆ بەغداد، ئەم لاو ئەولا بکەن بۆ خۆتان، بەخوای گەورە قبوڵی ناکەم لێتان. ئێوەش واجبتان چییە؟ یەک داواکاریم هەیە لێتان کە ئیسبات کرا ئێستا کە ئێمە هیچ منافسێکمان نییە خۆمان نەبین، کە کەس ناتوانێ ئەزیەتی ئێمە بدات خۆمان نەبین. داواتان لێ یەکەم، ئەم جارە جیاواز لە جارەکەی تر، جارەکەی تر 93% دەنگمان زیادی کرد. من ڕێم زیاتر مەوێ. بڕۆن سندوقەکانی کوردستان و عێراق سەوزکەن، سەوزیکەن بۆ یان و کەف، سەوزیکەن بۆ یەکێتی، سەوزیکەن بۆ مامجەلال، بۆ پێشەوە کورد، بۆ پێشەوە کوردستان، بۆ پێشەوە عێراق، بۆ پێشەوە یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر زۆر سپاس و مایکرۆفۆنەکە ناشکێنم چکو ئیشم پێیەتی.